بەڵام بەڕزان جارێکی تر سڵاوتان لەبێت و بانی باش کوردستان لەگەڵ ئێوەدا بەردەوامە هەمڕۆ تەورێکی دیکەشمان بۆ ئامادەکردن و پێشترش لە سەرەتای بەردەمەکەەوە ئاماژەمان پێکرد ئەوش باسکردن دەبێت لە یەکێک لە دیاردەکان بە تایبەت کە لە کۆمەڵگەی کوردیدا بەردەوام بوونی هەیە و تاوکو ئێستاش ماوەتەوە ئەویش چەمکی ناو ناتۆرەیە دیارە ناو ناتۆرە لە مێژە بوونی هەیە و لەگەڵەوەدا هەر کاتێک هەر بابەتێک هەر شمەکێک هەر کاڵایەک کە نوێ و دێتە ناو هەرێمی کوردستانەوە ڕاستەوخۆ بەشێک لە هاوڵاتیان بەناوی هونەرمەندە دیارەکان یاخود بەناوی کەسایەتە سیاسیەکان یاخود بەناوی کەسایەتی دیارەکانەوە ناوی دەنێن ئەمە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە وان دەکات ئەمە کاریگەری دەبێت لەسەر پێگە و کەسایەتیە و هونەرمەندانە یاخود ئەو کەسە سیاسیانە و لە کۆمەڵگەدا چەندین جار خوێندنەوەی جیاواز بۆم جۆرە بابەتە دەکرێت بۆیە ئێمە بەمبەستی گفتوگۆکردنی زیاتر سەبارەت بە هۆکاری ئەم جۆرە حاڵەتانە کە ئێستا باسی لەو دەکرێت ڕەنگە بوو بێ بە دیاردەیەک گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز زانە کۆمەڵناس ڕاستەخۆ لەگەڵماندا سپاس بۆ بەشداریکردنت بەیانیت باش کاکزانست بەلەوە دەست پێ بکەین کە چەمکی ناو ناتۆرە چییە و لە کێوە سەری هەڵدا و بۆچی لە ئێستا دەبەو شێوازە بەربڵاوەیە بەیانی ئێوە باش بەیانی بینەران و بیسەران و ئەوانی کە بە دیارە ئێمە دانیشتوێنە میوانی شاشەکانی ئەوانی ماڵەکانی ئەوانی لە ڕاستی ئەگەر باسی دیاردی خودی ناو ناتۆرە بکەین دیاردەیەکی جیهانیەوە لە درێژایی مێژووە بوونی هەبووە ڕەنگە بەشێک لەمە لەوە هاتبێ کە بۆ شکاندنی ئەوی تر بێ ناوێکی نزمتر لە خۆی لێنراوە تەشبیه کراوە و چوێنراوە بە شتێکی نزمتر لە خۆی جا ئەمە ئاژەڵە ئەمە چوزانم مرۆڤێکی ترە ئەمە یان عیبێکی جەستەیی و عەقلی و هەتا دواییە و ڕەنگە بەشێکشی ئەمە پەیوەندی بەوە بێ هەندێک جار ئینسانەکە ناوێکی گەورەتری لێنراوە یعنی چوێنراوە بە کەسێکی تر بە شاخێک بە ئاژەڵێکی بەهێزتر وەکو شێر وایە نازانم وەکو ئەو وایە ئەمە ئەگەر باسی دیاردی ناو ناتۆرە بکەین دیاردەیەکە لە جیهانە بوونی هەیە بەڵام ئەوی کە لە کوردستانە بیرێت تەسەورەکەم ئیستثنایەکە لەوەی کە لە جیهانە هەیە ئێمە تەنها لە کوردستان تەنها ناو ناتۆرەمان نییە ئێمە نەخۆشیێکی فەرەنگیمانەیە کە قوڵای فەرەنگیە لە مێژووی ئێمە ینی ناو ناتۆرە بۆ نەک لە ئاستە تەنها بچووکەکە و ئاستە خێزانی و کۆمەڵایەتی بچووکەکە لە ئاستە نەتەوەی و حتا سیاسەکەشە ئەم بابەتە بۆتە دیاردە سێرکە من لە ڕابردووە هەمیشە کورد ڕەنگەم قسەیە دروست بێ کورد ئەو قەومەیە کە قازی دراوسەکەی مریشکی دراوسەکەی پێ قاز بووە یعنی هەمیشە پێی وابوو ئەوانی تر لە خەڵکی میلەتەکەی خۆی بەڕێزترن بەهێزترن چوزانم بە حورمەترن بێژەرێکی وڵاتێکی تری زۆر لە گرنگتر بووە تا بێژەری وڵاتێکی خۆی تەلەڤزیۆنی کەناڵێکی وڵاتێکی تر و بێگانی زۆر لە مقەدەستر بوو لە تەلەڤزیۆنی وڵاتەکەی خۆی سەرۆکەکەی شاعیرەکەی پاڵەوانەکانی هەموو ئەمانێت من نەخۆشیەکە بەڕاستی نەخۆشیێکی فەرهەنگیە کە لە کولتوری ئێمە هەیە و ئەتوانم بڵم دوای ڕاپەڕین و زۆر دوای ڕاپەڕین زیاتر چۆ فەرهەنگی سیاسیەوە و لە فەرهەنگی لە نەسیاسەکەی خراپتر خۆی نمایش کرد چونکە لە کێبڕکە سیاسیەکانە لە باتی کێبڕکەی باوڵین پرۆگرام و بەرنامە و خزمەت بێ چوە سەر ئەوەی کە من تۆ چۆن بشکێنم بڵم باوکی خاد و تەفگەر با بڵین فلان ئیش بووە باوکی من پینەچی بووە باوکی تو یعنی بۆی کە ئەو کاتی کە سیراعەکە لە ئاستی سیاسیا بوو بۆی کە تۆ خەڵکی فلان گوندی کەواتە تۆ ئەو ئەیب و عارەت هەیە تۆ کچی فلان کەسی تۆ لە فلان تایفەی ئەمە کە هاتە فەرهەنگی سیاسی و بڕام وایە بە تایبەتی دوای 91 و لە دوای 2003 و بەرەو با بڵین کە هاتینە ئێستاش زۆر بە ئەزەقی لە کێبڕکە سیاسیەکان ئەمە ئەبینین و ئەمە بۆتە ئەمە دابەزیوە بۆ مناڵێکی بچووک هەتا حیزبێک و ڕئیسێکی گەورەی سیاسی لە کوردستان باش دیارە کاکە زانست هەندێک کات باس لەوە دەکرێت ئەمە بۆ شکاندنی کەسایەتیەکانەوە پێشتریش بەڕێزت ئاماژە پێکرد ئەم فەرهەنگە کە بوونی هەیە تەنها لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا زیاتر لە شوێنە شەرقیەکاندا بۆ نمونە لە هەرێمی کوردستانیش کاکەوێتە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بوونی هەیە خۆ لە کلتوری ڕۆژاواییشدا بوونی هەیە سیرکە ئەم دیاردەیە لە بەتاڵێ و سەری هەڵداوە یعنی ئەو کاتێک خەڵک بەتاڵە بیر لەوە کاتەوە غیبەتی من و تۆ کابزانە من و تۆ خەریکی چین من و تۆ دوێنە لەکوێ بووین تۆ چیەکەی تۆ ئیشت چیە باوکت ئیشی چیە چی لەبەرەکەی وەگەر تۆ بێکار نەبی بەتاڵ نەبی جا بەتاڵی واقعی بەتاڵی فەرەنگی بەتاڵی هەموو ئەمانەی تر
ئەو کاتە تۆ کارت بۆ نییە تۆ من چکارە میان تۆ چکارێ بۆیە لە وڵاتی ئێمە کە وڵاتێکی ڕازگۆ بین بەتاڵین هەم لە ئاستی کار و پیشە و سەقافەت و بیرکردنەوەیە ئێمە کۆمەڵگایەکی هیچ بەرهەم نایەن با ڕازگۆ بین ئێمە نەشتە مادەکان بەرهەمدێنین نە فکر بەرهەمدێنین نە ئایدیا بەرهەمدێنین نە شۆڕش بەرهەمدێنین هیچ بەرهەم نایەنین ینی ئەوەی کە لە وڵاتانی ترۆ ئەیجوینەوە ئەم بەتاڵیە وای کردووە کە ئێمە کاتمان هەیە بۆی کە بەدووە ئەوی تر بکەین ئەوی تر چیەکە ئەوی تر چی ناکە ئەمە تەنها نەک لە ناو ناتۆرە سەی کە ئێمە جوتیارێکی نمونەی دەرەکەوێت لە کوردستانە یعنی خزمەتێکە من پارەی نادەم تۆ پارەی نادێت بەم دەڵێ پرتەقاڵ ئاوا لێکرێ ئەکرێ سوودێک بە من بگەێنە سوودێ بە تۆ بگەێنێ سەی کە تەنها لەبەروی گەورە بووە لەم وڵاتەیە زۆر گرفتە لەم وڵاتەیە نەک لەم وڵاتەیە لەم کولتورەیە بەتەحەداوە لە کولتوری کوردیە هەتا ئەمڕۆ لە بەرەبەیانی کوردبوون و هەتا ئەمڕۆ کەسێک گەورە نەبوو ئەوەکانی تر نەیڕوخێنن یعنی ئێمە زۆر جار ئەڵێم ئێمە میلەتی کورد تەبیعەتی قرژاڵمانەیە ئەڵەنگە قرژاڵ بکەیتە سەتڵێکەوە بیانە بێنە دەرەوە کە یەکەم دانە ئەوێ بێتە دەرەوە ئەوەی خوار قاتیشی لای هێنێتە خوارەوە یعنی تۆ بیرکەوە لەم کۆمەڵگایە مستەحیلە گەورە بوون ئێمە گەورەکانی خۆمان زۆر ئەشکێنی زۆر بچووشیانەکەینەوە عەبدولکەریم مدەڕیس دڵنیا بە ئەم وڵاتی بەجێنێشتا تا ئێستا مەلایەک بوو 4 جار فەسڵ کرابوو لەسەرەوەی کە قسەیەکی حەقی کردووە نالی هەر بەو دەردەوە سەری خۆل گرتو کە وڵاتانی ئێری بەجێش مەحوی بڕۆ سەری شعرەکانی کە ئەنجا تێگەی چیمان پێ ئێڵێت چۆن ئەمان خوێنە تۆ چۆن ئازیەتمان ناوە ئەمە بۆ سیاسەکانی ئەمە هەروایە بۆ یعنی شێخ مەحموود نەمر شعرێکی هەیە ئەڵێ شاهبازێک بووم لە مەیدانی دوژمنە جەهلی میلەت بوو هات بەسەر شانی منە شێخ مەحموود ئینسانێکی گەورە بووە پێش جیڤارا شۆڕشی کردووە ئێمە وەکو جیڤارا وەکو ڕەمزێکی بەرخودان و شۆڕش و بەگژاچوونەوەی ئیستعمار و ئیستبداد ڕێزمان بۆ هەیە یعنی هەموو مرۆڤێکی عاقڵ پێم وایە ئەمە ئەزانێ بەڵام سێر کە ئێمە ئامادەین جیڤارە بدەینە سەر سنگمان لە دیوار ڕەسمی دروستکەین لە تەلەڤیزۆنەکان من باسی کەم بەڵام شێخ مەحموود کە لە کاتێکا شۆڕشی کردووە کە لە دنیایەش بەگژاچوونەوەی ئیستبدادی بۆ منۆک و ئینگلیز شتێکی زەحمەت بووە بەڵام ئەم دێ لە سلێمانی خەریکی شۆڕشە بێ جگە لەو بگورە جگە لەوەی کە ئێمە خیانەتی لێکەن و چی لێکەین ئەمە ئەڵێم بۆی کە بزانم چەند ئازاردەرم قسانە هەندێک لەم قسانە ئەزانم تەشیرە بەڵام شێخ مەحموود نەمر ئێمە پێمانەوە خولە خۆبچە ئەزانی بۆچی بەشێکی لەبەرەوەی کە خەڵکیان دەڤەرەیە شێخ مەحموود ئێوە ئەبینن باسی کۆماری شێخ مەحموود کرێ ناکرێت باسی شتی زۆر بچووکە کرێ باسی شتی وا ئاکرێت کە ئینسان یعنی ئیستفراغەکە یعنی دڵی تێکەڵێت باشە بەڵام لەبەروی خەڵکیام دەڤەرە شێخ مەحموود باز ناکرێت شێخ مەحموود بچوو کراوەتەوە شۆڕشەکەی دەوڵەتەکەی ئاڵاکەی من خەڵکی من نازانێت ئاڵاکەی شێخ مەحموود کامەیە باشە نەکرد لەبەرەوە لە ئەوانەی دوای شێخ مەحموود هاتن لەبەر ئەوەی شێخ مەحموود طبعێکی باتی شێخ بوو طبعێکی ئاینی هەبوو شۆڕشێکی کەساتێکی ئاینی بوو ئەمانش کەساتێکی چە بوون شێخ مەحموودیان بە دەست بە چەتا بە عەرز داگیرکرد بە هەموو ئەمانەی تر ئەچوان کە بەداخەوە ئەمە نەخۆشیەکە پێم وتی لە فەرهەنگی ئێمە هەیە ئێمە ئەبێ ئەمانە ئەگەر کە بە قوڵی بیلەکەیتەوە بە بگری ئەبێ بگری ئازاد محەممەد چ تاوانێکی لەسەر ئەم جوتیاریمونەکە چ خراپێکی بەرامبەر ئێمە هەبووە بۆچی عەجەبە ئێمە بەرامبەر خەڵکەکانی کە بەرامبەرمان باشن بۆ ئەوەندە زاڵمین و بەرامبەر خەڵکەکانی کە زاڵمن بۆ ئەوەندە ئێمە دڵ نەرمین بۆ ئەم میلەتەی ئێمە ئەمە نەخۆشیەکە دیسان لە کولتوری ئێمەیە بەداخەوە کولتوری ئێمە مرۆڤی میهرەبانی ناوێت مرۆڤێکی ئەوێت تووڕە بێت یعنی تۆ مدیری دایرێک بە ئەستەم ئەوانەی تە بەگوێت کە ئیلا بێت تووڕە بیت حیزبێکی سیاسی بە مەسئولێک بەگەر مەسئولێکی زۆر ناو خەڵکا بێڵن بەخوای هیچ تیا بەسە نییە بەڵام ئەگەر بە 20 کتر بگەنێ ماشەڵڵا شتێکی عەجایب دەرەچێت کاک زانست ئەمەوێ بزانم ئاستی ڕۆشنبیری تاک تا چەنە کاریگەری لەسەر بڵاوبوونەوەی ئەم دیاردەیە خۆت ئەم حاڵەتە هەیە و چەنە کاریگەری هەیە لەسەر بنبڕنەکردنی ئەم دیاردەیە بێگومان زۆر تەسیری هەیە مرۆڤێک ئەگەر خۆی پڕ بێ یعنی پەرداخێک ئەگەر پڕ بێ ئاوی تری تێکی نایگرێت وانە بەڵام پەرداخێکی چیتیانە بێ هەر ئاوی تێ بکە ئەیگرێت چونکە بەشێکی لەگەڵ ڕێزما ئێمە لە ڕووی سەقافەتەوە تاکی ئێمە تاکێکی بەداخەوە ینی تابع و دواکەوت و هەندێک جار زۆر سەطحیشین ینی ڕەنگم مستەلەحە دروست بێت کە تاکی ئێستای کوردی تاکێکە هەموو سەقافەتی تاکی کوردی لە سۆشیال میدیاوە دێ سۆشیال میدیاش زۆر ئاساییە ئێستا ئەم قسانی من یەک بڕگەی بچووکی قەتع کرێەوە وەدابن لە سۆشیال میدیا بڵم فلانکە زواڵێ و خەڵکیش بێ ئەوەی بزانێ ئایا تەفاسیلی قسەکە دیتەری قسەکانی من وا بووە یانوانە بووە لە خوارەوە جنێوم پێ با بڵێن وڵا فلان کوڕی فلان ئەم قسانی وت کەواتە ئاستی سەقافەتی ئێمە زۆر تەسیری هەیە لەسەر ئەوەی کە ئێمە پەنا بۆ ناو ناتۆرە پەنا بۆ شکانی ئەوی تر پەنا بۆ شکانی ڕەمزەکانمان پەنا بۆ یعنی هەموو ئەمانی تر بەرین بێگومان ئەگەر ئاسێکی سەقافیان ئینسانێکی مساقاف
البته مسقفانه که سقفیه مسقفش معنی که ثقافتیه بثین و بسال بر هم دیگه بل کردیا بیگ یعنی بگورن انسانی که روشن بیت انسانی که قول به انسانی که خوانوار به خوانار معنی خوانر نه خوانار معنی که منش ما زانکو یوم من خوانوارم زور زحمته لم ام هلانی بسراتی پره بلان بداخو دوباره کمو ثقافتي اما الاستاذ فرنگي اما السوشيال ميديا بريو السوشيال ميدياش اما هما شاهد مساتي الرول زۆر باشە باس لە بەکارهێنانی تەکنۆلۆژیا و سوشیال میدیاش دەکەین بەڵام دەمێ بزانم کە هەندێک کات بەتایبەت لە کۆمەڵگەی ئێمە لە کولتوری ئێمە کاتێک کە ئۆتۆمبیلێک دەردەچێت ئۆتۆمبیلێکی نوێ دێتە ناو هەرێمی کوردستان و یاخود جۆرە موبایلێک دەردەچێت یاخود هەر کاڵایەک هەر بابەتێکی دیکە حتا قماشیش دەردەچێت ڕاستەخۆ یەکسەر ناوێکی بەسەردا دەسەپێنرێت ناوی هونەرمەند ناوی ئەکتەر ناوی کەسایەتی سیاسی ناوی سەرکردەی جیهانی دەنێت لەم شمەک و کاڵانە بۆ ئەم شمەک و کاڵانە بەو شێوازە هاوڵاتیان تعبیری بۆ دەکەن بۆ ئەم جۆرە ناو و ئەم جۆرە دەستەواژانە بەکاردێنن ئەمە بەشێکی پەیوەندی بە جیانی سەرمایه‌داری هەیە بەشێکیش پەیوەندی بۆ هەیە عەقڵەتی تاکی ئێمە دیارە ئەو کەسی کە ناوەکەی لێنێ عەقڵی تاکی ئێمە زۆر باش ناسیوە ئەوە زانێ گەرم قماشە ناو بنێ قماشی فڵان کەس لەبەری فڵان کەسە لە میدیای کوردیە تۆپ و خەڵک سەیرێکا و نازانم جوانە هەموو ئەم بابەتانێتە خەڵکی ترە چێم قماشە ئەکڕێ بۆی ئەمە زیرەکی و فێڵ و تەکنیکێکی فرۆشیارە بۆ ئەوانی تر اینجا ئەمە بەبەز بیان بۆ کڕیارە بۆی تر دەتوانین بڵێن ئەمە بۆ زیاتر ناساندنی شتومەکەکەیە نا سیرکە ئەمە زیاتر ئەمە فێڵێکی بازرگانیە کە لە ئێمە ئەکرێت و لەبەر بۆیە وتم جیهانی سەرمایه‌داری چونکە لە جیهانی سەرمایه‌داری تەنها شتێک سنتەرەکە مادەیە هیچ شتێکی لە جیهانی سەرمایه‌داریە هیچ شتێکی تر سنتەر نییە نە ئەخلاق نە مۆراڵە عامەکان نە یاسا نە کولتور نە دین نە هیچ شتێکی تر لە جیهانی سەرمایه‌داری ئەوەی کە هەیە تۆ گرنگەوێ سەرمایە کۆکەیتەوە چۆن کۆکەیتەوە چۆن کۆی ناکەیتەوە گرنگ نییە بۆیە لە جیهانی سەرمایه‌داری کە من بەشێکی دانەبڕاین لەوە خەڵکی ئێمە ئەیزانە ئەمە دیشان پەیوەندی بەو هەژاری سەقافی و ڕۆشنبیری ئێمە هەیە کە ئەزانن ئێمە ئەزانن ئەمڕۆ متابعی کام حیزبی سیاسین کام حیزبی سیاسی ئەمڕۆ سەرۆکەکەی کیت و جوانە بۆیە جلوبەرگەکە بەناوی ئەوە ناوەنێن کام بێژەر ئەمڕۆ خەڵک هەر حەزەکات دەرکەوێت بێ ئەوی مەعریفەتی هەبێ بێ ئەوی کەوکاتە لە شاشە دەرەکەوێت شتێکی جوان پێ بڵێ بەڵام مادەم لە شاشە دەرەکەوێت کە کۆمەلگای ئێمە ئێستا هەموو متابعی فڵان کەسین و ڕووی تێکەن و بە ڕۆژە کەواتە ئەو ناوی قماشەکە ناوی ئۆتۆمبیلەکە ناوی ئەوانێ بە ناوی ئەکتەرەکەەوە ئێمەش بەعقلی نائاگامان دووبارەیەکەینەوە بەعقلی نائاگامان نەوعێک لە خۆزوع نەوعێک لە ملکەشی بیشانین بۆ ئەو کاڵایە بۆ ئەو قماشە بۆ ئەو بابەتە لەبەری کە هەستەکەی ناوی فڵان کەس بە ناوی فڵان کەسەوەیە یانی فڵان کەسە ئەمە هەندێک جاریش ڕەنگە پەیوەندی بەوە هەبێ ئێمەی بەڕاستی ئێمەی شەرقی و ئێمەی کورد بە تایبەتی تریش وڵاتێکی دامەزراوێ نین زیاتر ڕەنگە شەخص کارمان تێ بکات تا موسسەیەک تا بابەتێکی تر بۆیە کاڵن فڵان کەس یانی لای ئێمە نەوەیەک تەقدیر زۆرەگری ئەگەر کەسەکە باڵا بێ و هەندێک جاریش ڕەنگە بۆ ناو ناتۆری خراپ کاتە چی وا دەکات ئیسیجابەی خەڵک بۆ ئەو جۆرە دەستەواژانە بەو شێوازە بێت و بە شێوەیەکی گشتی بەعام یاخود ئەگەر بێت و ئۆتۆمبیلێک بە ناوی هونەرمەندێکەوە ناو بنێت ڕاستەوخۆ ئەمە ئەبێت بە شتێکی عام و خەڵک زیاتر بەو شێوازە دەیشوپێنێەوە باسیش لەوە دەکرێت تا ئەگەر بێت و کاڵایەک یا خوشمەکێک بەو شێوازەتان ناو بازاڕەکاندا یاخود لە شوێنە گشتیەکاندا بەو ناوە ناوی نێن و نەیناسێنی ڕەنگە هەندێک کەس هەیە نەیزانێت کاتێک سیجابی خەڵک بۆ شێوەیە سیرکە پێم وتی بەشێکی لە بەتاڵەوە دێ ینی لە بێ مەعریفەوە دێ ئێمە مادە مەعریفەمانەی ئەمانە شتەکان ئاسان کەینەوە یعنی ئۆتۆمبیلی لانکرۆزەر لەو کاتی دروست کراوە لە کوردستانی مازین چەند ناوێکی هەیە وانێ فڵان دەمەزێ هەند چەند مۆدێلە بە ناوێکەوە جیاکراوەتەوە ئێمە قەومێکین بەڕاستی نامانەوە لە دیتەیڵا بڕۆین حتا ئێمە ئەو کاتی بە شوێنە کاتی پڕین من ئەمێ لە سودێ بڕۆمە دەرەوە زۆرم بەسە بە کورتی ڕێگایە بڕۆ یعنی ئەمە ڕەنگە بەشێک لە نازانم بەشێک لە دەغدغەی مرۆڤی ئێمە بوو ئەوەندە حەزی لە کورد بڕیە پێی وایە ئاوا ئاسانتر جابێتەوە لە باتەوەی بڵێ لانکرۆزی مەسەل لانکرۆزەری مۆدێل 2008 ناوێکی پێ بڵێ ئەو ناوی پێ بڵێ کە پێی وایە کە لە کۆمەلگای شایع بووە ئەمە بەشێکی پەیوەندی بەوەی بەشێکی پەیوەندی بۆیە کە ئێمە بەڕاستی بکوتم ڕەنگە تۆزێ بەتاڵ نەک تۆزێ زۆر بەتاڵیمان هەیە و جگە لە بەتاڵێکەش تەقریر لە وڵاتی ئێمە زۆر بڵاوە یعنی لە وڵاتان ئێمە لەو کولتورانی کە تەقریر لە وڵاتی لە کولتوری ئێمە زۆر عەجیب بڵاوە بێتەوە زۆر سەید ینی ئەگەر بیکەیتەوە نەک لە تەنها لە ئۆتۆمبیلە ئەم ساڵ مۆدێلی حیزبێکی سیاسی سێرێکی لە ئەم شاری ئێمە لە وڵاتی ئێمە هەمووی چەپڵە بۆ ئەکوتێ
نەخێر ئەم ساڵ مۆدێلی تەرزێکی دینداریە سیرەکەی هەمومانە بینە ئەو جۆرە مرۆڤ دیندارە ئەو جۆرە مرۆڤ شاعیرە یعنی حتا جاریا پۆستێکی فەیسبوک پۆستێکی کەناڵکی ئەلام ئێمە هەمومانە کە کا بە شۆڕش گێر ئەمانکان نەخر بەدەجە شۆڕش ئێمە میلەتێکی پڕهەیەجانی یعنی زۆر باوڕین ئیستیخرامان نیە زۆر جێگیرنی لەپەر هەمومان کوردێکی عجیبین نەخر هەمومان نەفرین لە کوردایەتێکین هەمومان حەزمان لەو جۆرە جلێ هەمومان پشتی تێگەین هەومان بەیەکاڕن هەوان بەیەکەوەینە ئەو بەشێکی پەیوەندی بۆ یەکە و میلەتێکی زۆر تەقلیدگەراین بۆیە ئەو قسەی کە من ئێستا یەکەم ئاسایی بەیانی وەربی لە شارەکە بڵاوێتەوە بەڵێ ئەمە بزانم ئەم دیاردەیە گەشتۆتە واتە لە ئاستێکدایە بتوانڕێت لە نێو کۆمەڵگەیە کۆنتڕۆل بکرێت نەخەر کۆنتڕۆل ناکرێت کۆمەڵگای ئێمە سەدان جاری کەوتون بەرەو لێژبوونەوە ڕێک ئێمە میلەتێکین دووبارەیەکەمە بەداخەوالم هیچ بەرهەم نایانین ئەو کاتی مرۆڤێکی بەرهەم نێنا میلەتی بێبەرهەم ئەوەی لێ دەرچەکە ئەمە ئەیبین ئێمە ئەو میلەتین بە حرمەتەوە ئێلم بەڵام حەزەکەم ڕستەکە بگا ئێمە ئەو میلەتین کە بۆ شەجریان نەگرین و ماتۆری سێتایی بە ناوی کەریم کابان و ناوەبین ئێمە ئەو میلەتین کە هەموو کەسی ترمان لە بەقیمەتە خەڵکی خۆمان نەبێ ئێمە ئەو میلەتین کە بێ ئەوەی ئازاد محەممەد خراپێکی بۆمان هەبێ ئێمە چین تانی لێدەین گاڵتەی پێکەی سوگاتی پێکەین یعنی بۆ زۆر شتی تر بۆیە بەڕاستی پێ بڵم کۆمەلگای ئێمە لە لێژبوونەوەیە ئێمە ئەو میلەتین کە سەرکردەکانمانوانی کە باسی کوردایەتیەکە مناڵەکانی ئینگلیزی لە کوردی باش دەزانن فەرهەنگی وڵاتانی تر لە فەرهەنگی ئێمە باش شارەزان ئەنی چاوەڕی پێ دوایە ئێمە چیمان لێ بەڕاستی پێ بڵم ئەو کاتی کە سیاست ئەو کاتی کە سیاست وای لێ هاتووە لە پێناو دەنگێکە ئەگەر هەموو کولتوری کۆمەلگا هەموو بەهاکانی کۆمەلگا حتا هەموو تاکانی کۆمەلگا ژێر پێکەوێ ئەو بەلایە و گرنگ نەبێ یعنی چاوەڕی چەکەی چاوەڕی ئەواقی ئێمە هەمووی دەست پێ بکەین بۆی کە بڵین بە فڵان شت بە ناوی فڵان کەسۆ نامەرێ ئەمە نەخۆشیەکە دووارێکەمە لە فەرەنگی ئێمەیە و لە تاک بە تاکی ئێمەیە دروست بووە بەڵام پەیوەندیەکەی بەچیوە هەیە تۆ تا چەند خۆت ئینسانێکی قوڵ و ڕۆشنبیری ئیستیعابیەوەکەی تەسلیمی ئەم کولتورە بی ئەم جۆرە بی کە بەسەر ئێمە هاتوویان چەند تەسلیم نەبی وەگەرنا بە دڵنیاوە پێ دەڵێم ناکرێت نە بە منەکرێ نە بە ئەلامەکرێت چونکە ئەمە خەڵکی تری لە پشتەوەی و سیاسەتی گەورەتیشی لە پشتەوە بڕای باش کاک زانست ئەگەر بینە سەر ئەوەی کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە تا چەندێک کاریگەری لەسەر و کەسانە دروست دەکات بۆ نمونە کەسانێکە لە ماڵەکەی خۆیاندا ئەگەر دوور نەڕۆن لە چوارچێوەی ماڵەکەی خۆیاندا بۆ نمونە هەیە دەڵێ بە مەبەستی خۆشەویستی نەک بە مەبەستی تعلیق لێدان بە منداڵەکەی دەڵێ چاوزاق یاخود هەر کۆمەڵی دەسەواژەی دیکەیە بەکاری دێنێ دەڵێ مە لە خۆشەویستیا پێی دەڵم ئەمە تا چەند کاریگەری دەبێت لەسەر کەسایەتی ئەو منداڵە ئەگەر بێت و منداڵیش نەبێ کەسێکی گەورە بێ لە ناو کۆمەڵگەی کوردیدا بە شێوەیەکی گشتی خاتون ئەو بەڕێزانی کە لە بواری عیلاجی نەفسی ئیشەکەن هەمومانەوە ئازانین کە بەشە لە گرە دەرونەکان بەشە لە نەخۆشە دەرونەکان حتا بەشە لە نەخۆشە کۆمەڵاتی خێزانەکان ڕێکیان لە مناڵیەوە دێ یعنی تۆ زەحمەتە بتوانین چارەسەری نەخۆشێک بکەیت بێزانی لە باگراوەندەکەی و زۆر جار کەدی چارەسەری نەخۆشیەکە ئێستەکەی ئەم گرەی ڕەنگە لە مناڵیەوە لە 4 ساڵی لە 5 ساڵی لە 10 ساڵی لە 11 ساڵی بۆ هاتبێ ڕەنگە بەشێک لەو کەسانی کە ئێستا شەرمن و نایانەوە قسە بکەن ڕەنگە بۆشە لەو کەسانی کە نایانێت ببێن ناو کۆمەلگاوە یان بەشی لەو کەسانی کە ئەیانێت زیان بە کۆمەلگا بگێنن بەلای سیارەیەکا بڕواکیلێکی لێ بدا ئەمە ڕەنگە بەشێکی پەیوەندی بەو شکانانی ڕابردوو هەبێت کە کۆمەلگا کە پێویستە بە سترەسی دەرونیەوە گومانی تیانی کە مامۆستا کە کۆمەلگا کە حیزب کە ئیعلام ئەم کەسانە ئەشکێنێ یعنی خەڵکی ئێمە خۆی پرسیارێکی جوانە بۆ خەڵکی ئێمە ئەڵین خەڵکی ئێمە کە بەلای دارێکا ڕۆ حەزەکە چرکێکی لێ بکاتەوە ئەمە پرسیارێکی دروستە ئێمە هەمووشمانەی بینین لەبەرەوە ئێمە پێمان وایە لە وڵاتیان مەخدوورین ئێمەمانەی بەم شێوەیە تۆڵی خۆمان لە وڵاتە بکەینەوە یعنی بۆچی مە ڕەنگە حەز نەکەم بەڵام یاخوا مامۆستا موچەوە نەگرێ گەنجێکم نەخێر کاسبێکم ڕەنگە وەختوخی مامۆستا تانێکی لێدام لە ناو مناڵەکانە منی تەرێک کردوێتەوە بۆی ئەمانە لە کۆمەلگای ئێمە لە ناو ئێمە گەورە ئەبی ئەمە هەر قسەیەکەکەین ئاگاتان ئەنی ئاگامان لێبێ قسە هەندێجا کلی لە قفلێک داخە و هەندێجا قفلێکە کاتەوە بۆیە بێ ئاگامان لێ پێمان وانێ بێ کە یعنی بەڕاستی پێتان من بەشەر نەخۆشیەکانی ئێمە لە غێری ئەوەی کە بە قسەیە هیچ تر نییە قسەیەکە منی تووشی گیرۆدێکی کردووە کە لە ژوورە و تووشی جۆرە لە گۆشتگیری بووم کە ڕەنگە بە عیلاجیش ئاسان نەیەمۆتایی بۆیە بێ ئاگامان لێ بێ ئەم قسەی کە ئەیکەین ئەچێتە کوێ یعنی پێمان وانە بێ ئەم قسەی کە ئەیکەین
هەروە بە هەوانتە ئەبێ بڕوا بێگومان بین ئەم قسەیە بە باش یا بە خراپ جێ ئەگرێ وە کولتوری ئێمەش بەداخەوە کولتورێکی سلبیە لە بەرەو زۆربەی جان قسەکان بە سلبی دیان ها خەڵکمان خۆشەوێ مناڵەکە بەجنێ و باڵەکەی ئەمە لە خۆشەویستیایە بۆ بەداخەوە ئەمە کولتورێکی سلبیەکە بەش بەڵێ تۆ ئەم دیاردەیەت بە نەخۆشی ناوبێت ئەمەوێت بزانم ئایا خێزان تا چنێک بەرپرسە لە گواستنەوەی ئەم نەخۆشیە بۆنەوەی داهاتوو خێزان بە قەدەوەی کە تاک لە خێزانایە ئەوەندە بەرپرسە جاران خێزان بەرپرستی بوو لە ئێستا بەڵام ئێستا سۆشیال میدیا و قوتابخانە و کۆڵان و نازەم ئەمانی تر زیاتر بەرپرسن ئەو گروپانی یاری تیاکەن بەرپرسن ئەلبەتا خێزان توێژینەوەکان لە سەدا 60 پەروەردەی ئێستای مناڵ لە ڕێی بابڕین لە ڕێی غەیری خێزانەوەیە لە کەناڵەکانی تری غەیری خێزانەوەی بۆیە ئەمە لە کەناڵەکانی تری غەیری خێزانەوە جا یاریکی ئەلکترۆنیە نازام ئەکسبۆکسێکە چیە ئەمە لە سەدا 60 بەرپرسەوە خێزانیش دوای ئەوان بەرپرسە بەڵام ئەوەی لەسەر خێزانە ئەمە زۆر گرنگە بۆی کە پێمان وانە بێ کەواتە جا ئەمە مادەم سۆشیال میدیا هەیە و مناڵی مەسەری ئەفلام کارتۆنەکە و سەیدی ئەچێتە کۆڵان و کەواتە من هەچی لێ بکەم ئەم مناڵی من هەر ئاوی بە نا ئەگەر فێری مەلەوانی کە ئاو نایبە بۆی ئەرکی خێزانی ئێمە ئەوەیە ئەگەر مناڵێکمانەیە مسلحیکەین چەکداریکەین فێری مەلەوانیکەین بۆی ئەگەر چوو هەر ئاوێکەوە ئاو نەیبە بۆی هەر قسەیەکیان کردە مێشکەوە ئەم قسەیە جێگیر نەوێ بۆی ئەگەر قسەبێنێ کەسێ لە کۆڵان تانێکی لەدام تانێ کەسایەتی نەڕوشێنێ چونکە کە کەسایەتی ڕوشا تووشی گرفتیەکە بەڵام ئەگەر فێرمان کرد و بەهێزمان کرد کە بە هەر قسەیە کەسایەتی نەڕوشێ و فێرمان کرد کە کەسایەتی بەخۆبوونی تا دروستکەین بڕوا بەخۆبوونی تا دروستکەین ئەوە بێگومان ئەو مناڵەکی ساغ و سالم دروست دەبێت و ئەگەر ئەوەمان نەکرد ئەوە بێگومانەیە دەست قەدەر و دەست لافا و دەست باران بەڵێ کاک زانست دیارەوەی کە لە سادا باسی لێوە دەکرێت فەزای میدیا سۆشیال میدیا کە لە سادا زۆر باوە لە جیهاندا و هەرێمی کوردستانیش بێبەشنیێنەوە و هەندێک کات کەسانێک هەندیانەوێت لە ڕێی سۆشیال میدیاوە بەناوبانگ بن ناوبانگی بۆ خۆیان پیاکە شوهرەتێ بە وەرگرن بەڵام لە ڕێگەی تەشهیرکردنەوە یاخود لە ڕێگەی ناوزڕاندنی کەسێکی دیکەوە ئەمە چی وای کردو کە ئەو جۆرە خواستە لایەن تاکی کۆمەڵگەیەمەوە دروست بێت لە سۆشیال میدیا بێوێ خۆی ئەڕستکات یاخود خۆی فەرزکە بەسەر هەندێک کەسەوە کۆمەڵێک دەستەواژەی نابەجێ بەکاری بێنێت چی وای کردو کەم حەزە بەوە کەسانە دروست بێت لە سۆشیال میدیا بیانن بەم شێوازە خۆیان بەناوبانگن ئایا من نەخۆشی دەرکەوتنە یاخود چییە؟ پرسیارێکی زۆر دروست بوو و ئەگەر بڕوام وایە لەم بەرنامە باسمان نەکردا ڕەنگە فەراقێکی گەورەی دروست کردە لە ڕاستیە لە ئێستا لە جیهان و بە تایبەتی لە کۆمەڵگای ئێمەشە باڵین جۆر لە نەخۆشی بەناوبانگبوون بۆ تەشتێکی عەجیب و غەریب یعنی هەمومان حەزەکەین بەناوبانگ بین لە کاتێکە نازانین بەناوبانگبوون ڕەنگە زۆرش لێم سەرێتەوە ڕەنگە دەست بنێتە زۆر سێکتەری ژیانی ئێمە جەنابتانەوە لەسەر شاشنەوە شاید حاڵی ئەم بابەتە ئەم بەناوبانگبوونە بەشێکی دووبارێکم ڕێگی لە سەرمایه‌داریەوەیە دەوی کە پێ دوای ئەگەر بەناوبانگوی تۆ توانی کۆمپانیایەک ڕیکلامێک کارێک بکەیت و بەشێکی پێیان وایە بەم شێوەیە ئەکرێت لەلایەن هەندی لە کۆمەلگا و قبولکردن ئەمە بەش ڕوویەکی تریشی هەندێک ئینسان کە گرێکی هەیە بەم شێوەی ئەوێ زیاتر خۆی ئیبرازکە یعنی بەشێ لەوانەی کە ئێمە ئەیان بین و ئەزانین و ئەیان ناسین ڕەنگە گرفتێکی هەبێ گرفتێکی تری هەبێ بەس بەم شێوەی ئەوێ گرفتەکەی تری بشارێتەوە باشە یعنی هەندێک ڕێزم بۆ جەنابتان هەندێک کەس کە ئەم گرفتانەیە چۆن لە گرفتێکی من گرفتێکی دەرونی مەیەچم ئەکەمە زۆر خۆری یان میکیاجێکی زۆر تۆقەکەم یان جلێکی عەجیب و غەریب لەبەرەکەم ڕەنگێکی نەوە لەبەرەکەم ئەمە بەشێکیان لەوەیە جا گرفت لەوەیە ئینسانێکی ناساغڵم ئەبێتە ڕەوادی پێشەنگی کۆمەڵگا دی ئەو قیادی ئێماکە مناڵەکەی من دەبێت چاولەوکە بۆ لەبەروی هەر شاشەیەکەیتەوە فڵان کەسە هەر فیسا کەسە لەبەرو ئەمە گرفتەکەی کە من لە بەرنامەیەکی لە میدیاکیدا ناونا باستێرەکردنی گەمژەکان یعنی ئێمە خەریکە لە کۆمەلگای ئێمە خەریکە بەس خەریکەوەین کە حرمەتم گەمژەکان بە ئەستێرە ئەکەین یعنی ئەم ئینسانە خۆی لە دنیای کەسێک کە قەرارە بەناوبانگ بێت ئەبێت جیاواز بی لەوانی تر بەچی یان ئەبێ داهێنانە بکەی کۆچەر بیرکارە یان سیاسێکی معقول و معروفیەک و سەرۆکی جۆستن ترێدێکەوە سەرۆکی کەنەدایە نازانم یان بێژەرێکی معقولە وەکو ئەو بێژرانێکی ئێمە ئەیناسین یعنی بە شتێکی جیاوازکەی شاعرێکی معقولە داهێنانێکی هەیە شتێکی جوانی هەیە بەڵام لەم کۆمەلگای ئێمەیان نا بۆی بەناوبانگ ویلایە فکرەوە جنێوی باش بە بڵێ بۆ شەرتە جنێوە دەم جنێوەکان تکراری نین جنێوی دووبارە نادەمەوە ئەمە کەواتە تۆ بەناوبانگەبی یان گاڵتە بەوانی ترەکەی ئەمە تۆ بۆ چێوە بەناوبانگەبی جۆرە جلوبەرێک لەبەرەکەی بم شێوە بەناوبانگەبی ئەمە نەخۆشەکەی کۆمەلگای ئێمە یان بۆی کە هەندێک جار فۆکەزەخانە سەر بەشێکی جەستەیان ئەمە گرفتەکەی کەم دووبارەیەکەم لە چەند لانی کەم 2 ساڵی ڕابردووە
بە ئەستێرەکردنی گەمژەکان لە کۆمەلگای بەڵێ. کوردیا نەک بۆتە دیاردە لە دیاردەش نازانێت لەسەر و دیاردەوەی چیتر بێت بەڵێ. وەرە سەیری هەر سۆشیال میدیایەکەی کەسێک گرفتێکی دەرونی هەیە نەخۆشیێکی نەفسی هەیە کۆی کە لە کۆمەلگا پێڵەن شێدیان پێیان بەخشراوە باشە ئەمە بۆ نای بکەیتە پێشەنگی کۆمەلگا قسەکانی هەمووی لێوە بگریتەوە ئێمە ئەوە قسانی کە ئیکا پێویستی ئەم کەسە پێویستی بە چاودێری بە چاودێریە پێویستی بە چارەسەرە پێویستی بۆی هاوکاری بکەی ڕێزی لێ بگری نەک بۆی کە تۆ بیکەیت بە مەزا یان بیکەی بە قائید یان بیکەی بە نازانم بەم بابەتانە کە ئەمە لە کۆمەلگای ئێمە ئێستا دووبارێکە نەک حاڵەت لە دیاردەش تێپەڕیەوە باشە کاک زانستدانەمان لەگەڵ بوو کۆمەڵاس زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ بەشداریکردن دەسەکانت خۆش بێت ئێستاش وچانێک و دەگەڕێنەوە وڵاتە